ڕاگەیاندنی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی ڕۆژی جیهانی خەبات بۆ هەڵوەشاندنەوەی سزای ئێعدام. ئێعدام وەک تونترین و درەندەترین شێوازی سزادان بەردەوام لە ڕژیمە دیکتاتۆر و تۆتالیتارەکاندا وەک ئامرازێک بۆ سەرکوتکردن و لە ناوبردنی سیستماتیکی نەیاران و کبکردنی دەنگی ئازادی خوازان بەکارهێنراوە بە تێپەڕبوونی زیاتر لە 2 دەیە لە سەدەی 21 و لە دۆخێکدا کە مرۆڤایەتی لە بوارەکانی زانست و وشیاری و مافی مرۆڤدا پێشکەوتنی بەرچاوی بەدەستێناوە، مرۆڤ هێشتا نەیتوانیوە بە شێوەیەکی کاریگەر بەرەنگاری ئەم کردەوە ڕێکخرا و نامرۆڤانەیە ببێتەوە و ڕێگری بکات لەو دەسەڵاتانەی کە هەروە بەردەوامن لە جێبەجێکردنی سزای ئێعدام. ئەمڕۆ ئیتر خەبات لە دژی سزای ئێعدام تەنیا داواکاریەکی ئینسانی نییە، بەڵکو دەنگدانەوەیەکە لە خواستی ژیان و ئازادی و کەرامەتی مرۆڤ. بە پێی ئامارە بەردەستەکان لە نۆمانگی سەرەتای ئەمساڵدا لانی کەم 1050 کەس لە ئێران ئێعدام کراون کە یەکێکیان منداڵ و 29 کەسیشیان ژن بوون. بە سەرنجدان بە مێژووی نهێنی کاریەکانی کۆماری ئیسلامی و نەبوونی شەفافیت لە بڵاوکردنەوەی ئامارەکان بێگومان ژمارەی ڕاستەقینە زۆر لەوە زیاترە. لەو ژمارەیە نزیکەی 450 کەسیان تەنیا لە دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل ئێعدام کراون. بە گوێرەی راپۆرتەکان ئەمساڵ ڕێژەی ئێعدامەکان بە شێوەیەکی گشتی بەراورد بە ساڵی ڕابردوو پەرەی سندووە. دەسەڵات بە مەبەستی تۆڵەسەدنەوە لە بزوتنەوەی ناڕەزایەتی ژن ژیان ئازادی کە بۆ ماوەی چەند مانگێک لەسەر شەقام و مەیدانە گشتیەکانی زۆربەی شارەکاندا درێژەی کێشا و ئێستاش دوای زیاتر لە 3 ساڵ بە شێوازی جۆراوجۆر هەروە بەردەوامە بە شێوەیەکی سیستماتیک و ڕۆژ بەڕۆژ زیاتر لەسەر دەرکردن و پژڕاستکردنەوە و جێبەجێکردنی سزای ئێعدام جەخت دەکاتەوە. ئەم ڕەوتە ئاماژەیە بۆ بەکارهێنانی سزای ئێعدام وەک ئامرازێک بۆ سەرکوتی سیاسی و زیاڵکردنی کەشی ترس و تۆقاندن بەسەر کۆمەلگادا. ئەمە لە حاڵێکدایە کە بە پێی راپۆرتی ناوەندە نێودەوڵەتیە سەربەخۆکان و داتا باوەڕپێکراوەکان دۆخی قەیراناوی کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2025 زاینیدا بە بەراورد بە ساڵی 2024 لە بوارە ئابووری سیاسی کۆمەڵایەتی و پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا گەلێک دژوار و ئاڵۆزتر بووە. قوڵبوونەوەی کەلێنی چینایەتی، لاوازتربوونی ئەرچی زیاتری چینی مامناوەند، پەرەسەندنی هەژاری هەوسار پچڕاوانە، بەردەوامبوونی هەڵاوسانی لە سەروی 40%ەوە، پەرەسەندنی گەندەڵی سیستماتیک لە هەموو ئاستەکانی حکومڕانیدا و هەروەها دابەزینی بەردەوامی بەهای دراوی وڵات لە زومرەی ئەو قەیرانە پێکاتەیانن کە ڕاستەوخۆ لە سیاسەت و کردارەکانی کۆماری ئیسلامیەوە سەرچاوە دەگرن. سەرەڕای زاڵبوونی کەشێکی زۆر ئەمنیەتی، ناڕەزایەتیە جەماوەریەکان لە ناوچە جۆراوجۆرەکان هەروەها بەردەوامە. ناڕەزایەتیەکان بەگشتی لەسەر بێتوانایی و داماوی حکوومەت لە دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیان و خزمەتگوزاریە گشتیەکان جەخت دەکەنەوە. بێتوانایی ڕژیم لە ئاست وەڵامدانەوە بەم پێداویستیە سەرەتاییانە بەڕوونی ئەوە نیشان دەدات کە کۆماری ئیسلامی لەگەڵ یەکێک لە قوڵترین قەیرانی مەشروعیەتی خۆی بەرەو ڕووبووەتەوە. لە ئاوهەل و مەرجێکدا سەرکوتکردن تاکە ئامرازێکە لە دەست ڕژیمدا بۆ پاراستنی دەسەڵاتەکەی، ئامرازێکی کە تا ڕادەیەکی زۆر کاریگەریەکانی پێشووی لە دەستداوە و بەهۆی پێشاتەکانی ئەم دوایەوە بەتایبەت شەڕی 12 ڕۆژە لەگەڵ ئیسرائیل گورزی جددی بەرکەوتووە. دوایین جەنایەتی کۆماری ئیسلامی بریتی بوو لە ئێعدامکردنی زیندانیانی سیاسی محەممەد ڕەزا مقەدەم، معین خەنفەری، سەید سالم موسەوی، عەلی موزەم، حەبیب دریس، عەدنان ئالبوشۆکە لە خوزستان و سامان محەممەدی خێارە، خەڵکی سنە لە کاتژمێرەکانی سەرەتای ڕۆژی 12 ڕەزبەری 1404 هەتاویدا. ئێمە وێڕایی دانەکردنی توندی ئەم جەنایەتە چاوەڕوانیەوە دەکەین کە جەماوەر بەرامبەر بەم کردەوە وەحشیگەرانە
بێ هەڵوێست نەبن و چالاکانە لە پێناو هەڵوەشاندنەوەی سزای ئەعدامدا خەبات بکەن. کۆماری ئیسلامی کە بەدەست کۆمەڵێک گوشاری ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی بێوێنە و قەیرانی مەشروعیەتی ناوخۆیی و نێودەوڵەتیەوە دەناڵێنێت بە چڕکردنەوەی سەرکوت و درێژەدان بە جێبەجێکردنی سزای ئەعدام لە هەوڵی پاراستنی دەسەڵاتی خۆیدایە. پێویستە ڕێکخستنی ناڕەزایەتی هاواهەنگ و بەردەوام و هەمەلایەنە لە بوارە جۆرا و جۆرەکاندا لە پێشینەی کارەکانی چالاکیە جەماوەریەکان بێت. ئەگینا کۆمەلگا هەروە بەردەوام شاهیدی زیندانیکردن و ئەشکەنجە و دەستدرێژی و ئەعدامی کەسانێک دەبێت کە تاکە تاوانیان بریتیە لە خواستی مافی ژیانێکی باشتر. بەپێی راپۆرتی سەرچاوەکانی مافی مرۆڤ لانی کەم 7 زیندانی سیاسی مەترسی لە سێدارەدانیان لەسرە. لەوانە شەریفە محەممەدی، وریشە مرادی و پەخشان عەزیزی. ئەم دۆخە نیگەرانیەکی جددی سەبارەت بە توندبوونەوەی سەرکوت و پێشێلکاریەکانی بەربڵاوی مافی مرۆڤ لە ئێران دروست کردووە. ئێمە بە بیستنی ئەم راپۆرتانە گەلێک نیگەرانین و چاوەڕوانی ئەوە دەکەین کە کۆمەلگای نێودەوڵەتی بەرامبەر بەم تاوانانە کاردانەوەی هەبێت و ڕێو شوێنی کردەی و دەست بەجێ بگرێتە بەر بۆ پاراستنی گیانی ئەو کەسانە. خەبات لە دژی سزای ئەعدام نابێت تەنها لە ئەستۆی گروپێک یان توێژێکی دیاریکراوی کۆمەلگا بێت. ئەم خەباتە پێویستە ببێتە ئەرکێکی ئینسانی وەخلاقی سەرجەم تاکەکان. بێدەنگبوون لە هەست پێشێلکردنی مافی ژیان کە حکوومەتەکان و پێکهاتەکانی دەسەڵات کردویانە بە ئامرازێک بۆ پاراستنی باڵادەستی و بەرژەوەندیەکانی خۆیان بە واتای قبولکردنی ئەم تاوانەیە. خەبات لە دژی هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام بەر لەوەی هەڵوێستێکی سیاسی بێت بەرپرسیارەتیەکی ئەخلاقی و ئینسانیە. ئێمە وێڕایی هاوسۆزی و هاوپشتی قوڵ و بێدرێغی خۆمان لەگەڵ خەباتی دادپەروەرانەی کرێکاران، مامۆستایان، ژنان، خوێندکاران و سەرجەم چین و توێژەستەم لێکراوەکان لێبڕاوانە پشتیوانی دەکەین لە کەمپەینی سێشەممەکانی نابۆ ئەعدام کە ئێستا پێی ناوەتە 89مین هەفتەی خۆیەوە. لەم چوارچێوەیەدا زیندانیانی سیاسی و عەقیدەتی لە 52 زیندانی وڵاتدا ڕۆژانی سێشەممەی هەموو هەفتەیەک بەمانگرتن لە خواردن لە دژی سزای ئەعدامی نامرۆڤانە و دژە مافی مرۆیی ناڕەزایەتی دەردەبڕن. ئێمە لەو بڕوایەداین کە لێک هەڵپێکانی بزوتنەوەی دژ بە سزای ئەعدام لەگەڵ خەباتی بەربڵاو و عەداڵەت خوازانەی جەماوەری زەبری کاریگەر و چارە نووساز بە پێکاتەی سەرکوتگەرانەی ڕەژیم دەگەیەنێت. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران لێبڕاوانە و بێشەرت و مەرج خوازیاری هەڵوەشاندنەوەی دەستبەجێ و تەواوەتی هەموو شێوازەکانی سزای ئەعدام لە ئێرانە. ئێمە داوا لە سەرجەم ناوەندە نێودەوڵەتیەکان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، حزبە پێشکەوتن خوازەکان و هێز و لایەنە دیموکراتیکەکان لە سەرانسەری جیهان دەکەین بە هەر شێوەیە کە دەتوانن گوشار بخەنە سەر کۆماری ئیسلامی و ناچاری بکەن دەست بەجێ سەرجەمی ئەعدامەکان لە ئێران ڕابگرێت. هەروەها داوا لە سەرجەم هێز و لایەنە خەباتکار و ئازادی خوازەکانی ناوە و دەرەوەی وڵات دەکەین کە خواستی هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام بکەن بە یەکێک لە ویست و داخوازیە سەرەکیەکانی خەبات و تێکۆشانیان. بێگومان هەر هەنگاوێک و هەر چالاکیەک لەم بوارەدا دەتوانێت ئەڵقەیەکی کاریگەر بێت لە زنجیرەیەک کە سەرنجام دەبێتە هۆی داڕمانی تەواوەتی نەزمی کۆنەپەرستانە و دژە خەڵکی کۆماری ئیسلامی. خەبات لە دژی سزای ئەعدام هەنگاوێکە بەرەو ئازادی، بەرابەری و دادپەروەری. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی 7 ئۆکتۆبری 2025 زاینی